الدكتور نزاکت حسین پسپۆڕی بواری ڕاگەاندن و هەروەها سەرۆکی لیژنەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسانە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە میوانە لەگەڵمان لە ستۆدیۆی سلێمانیەوە میوانە لەگەڵمان. دکتۆرە ئەم کاتتان باش بەوە دەست پێ ئەەکەین کە ئەو پاڵپشتیەی کە نێردە دیپلۆماسیەکان بۆ ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان داویانە چۆن دەیبینن؟ دەستان خۆش بێت. لە ڕاستیە ئێمەش ئەومان پێخۆشە کۆنسوڵەکان و بە تایبەتی کۆنسوڵی ئەمریکا هاوکارمان بێت، هاوکاری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێت لە ڕێخستنی یاسا لە وەک چۆنەڵێ چاپسازیکردن لە یاساکانە لە خولی و ڕاهێنان بۆ گەشەدان بە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا و زیاتر بەرهەمهێنانی ئازادیە کە مافی تاکەکان و مافی ڕۆژنامەنووسانی تیا فراهەم ببێ. بۆیە ئەمە لە ماوەی ڕابردوو کۆنسوڵی ئەمریکا خولێکی هاوبەشی هەبوو و لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و کۆمەڵێک ڕۆژنامەنووس بۆ زیاتر بەرەو پێشبردننی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە، چونکە ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی کۆمەڵێک یاسای باشین و تا ڕادەیەکی باش ئازادی ڕادەربڕین فراهەم هاتووە، بەڵام لە هەمان کاتیشا بواری ڕۆژنامەگەری پێویستی بە بەرەو پێشبردن و ئەپدەیتکردن و خول و ڕاهێنانی زیاتر هەیە و بۆیە ئێمە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ڕێکخراوێکی نێودەوڵەتی و هەر کۆنسوڵێک هاوکار بێت لەگەڵمانە تاوەکو باشترین ژینگەی کاری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان فراهەم بکەین، دەستخۆشیان لێەکەین و کاریگەری ئەو لایەنە دیپلۆماتیانەش هاوکارێکی گرنگ بووە لەگەڵ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، لەگەڵ پشتیوانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، لەگەڵ هەوڵەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەو ڕێکخراوانەی کە کاریان کردووە بۆ ئەوەی زیاتر ئازادی فراهەم بێواتە هەوڵە ناوخۆییەکان لە ئاستی حکوومەتە پێشوازی لێ ئەکرێت و حکوومەت دەعمی ئەکات و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پشتیوانی لێەکە و لە هەمان کاتیشا پشتیوانی لە دەستپێشخەری هەر کۆنسوڵ و ڕێکخراوێکەکەین کە لە ڕێخستن و باشکردنی ژینگەی میدیاییمان کە ئەوان حتمما ئەزمموی زیاتریان هەیە لە وڵاتانێکی ترەوە لە ئێمە پێش ئێمە لە کاری میدیایە کاریان کردووە، هەردووکیان پێکەوە دەرەکی و ناوخۆیی دەتوانین ژینگەیەکی باشتر فراهەم بکەین. باشە، کەواتە سەبارەت بە هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان قسەتان کرد، با بزانین کابینەی نوێیەم چ ڕۆڵێکی لە فراوانکردن و ڕێخستنەوەی کاری ڕۆژنامەوانی هەبووە؟ لە ڕاستیە هەبوونی کۆمەڵێک یاسا لە هەرێمی کوردستانە کە یەکێک لەو یاسانە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەریە، یەکێکە لەو یاسایانەی کە بەڕاستی پانتاییەکی بەرفراوانی بۆ ئازادی ڕادەربڕین لەم هەرێمە فراهەم کردووە و تا ئەو ڕادەیە کە پسپۆڕەکان و چاودێران پێیان وایە کە ئازادیەکە زیاتر فراهەم کراوە، زۆر جار پێویستی بە ڕێخستن هەیە لە هەندێک بوارە، بۆیە هەبوونی یاساکان و لە هەمان کاتیشا پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆژ لە ئێستادا بەڕاستی کە هەما هاوکاری و پشتیوانی سندیکای ڕۆژنامەنووسانی کردووە، گوێی گرتووە لە پرۆژەکان و گوێی لە ڕۆژنامەنووسان گرتووە و هەمیشە داکۆکی کار بووە لە ئازادی ڕادەربڕین و پشتیوانیکردن لەو ڕۆژنامەنووسانەی لەو دەستگا ڕاگەیاندنانەی کە بە شێوازێکی پرۆفیشناڵی و تەندروست کار بۆ گەیاندنی زانیاریەکان و ڕاستیەکانەکەن. باشە دکتۆر، ئەوەی کە دەزانین سەبارەت بە ڕۆژنامەگەری و یاساکانی ڕۆژنامەگەری ئەوەیە کە یەکێکە لەو بوارانەی کە ڕۆژ بە ڕۆژ ئەپدەیت دەکرێتەوە بەهۆی و تەکنەلۆژیا و پێشکەوتنەی کە هەیە، دەبینین کاری ڕۆژنامەگەری ڕۆژ بە ڕۆژ لە چرخی پێشکەوتنایە. تا چەندە گرنگە لەگەڵ تەواوی ئەو پێشکەوتنانە کار بکرێت بۆ ئەوەی کە ڕێک بخرێتەوە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و یاسا ستاندەرەکان، یاخود بۆچی گرنگە کە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە؟ خۆی نەک هەر بواری ڕۆژنامەوانی، ینی گەشەی تەکنەلۆجیا و ئەو گەشە ئەوەی کە ئێستا هەیە لە کۆمەلگاکانە کە زۆر بوار و سێکتەر پێویستی بە بەردەوام ئەپدەیتکردنەوە و دەستکاریکردنی یاساکان و گۆڕانکاری لە یاساکان و ئەپدەیتکردنیانەوە هەیە تاوکو لەگەڵ گەشەی
تەکنەلۆجیا تاوەکو لەگەڵ ئەو گەشە کۆمەڵایەتی و سیاسی و پەروەردەیە بگونجێت کە کۆمەلگاکان پیا تێپەڕەبن و ئێمەش ئەوە ئەزانین کە گەشەکان خێران و زۆر خێران بۆیە پێویستە ئێمەش هەنگاو هەڵگرین بۆ هەموو ئەو بوارانەی کە پێویستە ئێمە ئەبدەیتی تیا بکەین. حتمما بواری ڕۆژنامەگەری لەبەر ئەوەی زۆرتر وابەستەیە بە گەشەی تەکنەلۆجیاوە و لە هەمان کاتیشان مامەڵەکردنە لەگەڵ مەعریفە و زانیاریەکانە و سەردەمی سۆشیەل میدیا و میدیای نوێ هاتووە کە سنوورەکانی بەزاندووە لە سەرتاسەری جیهانە فۆرمێکی میدیای هێناوە کە هیچ سنوورێکی نییە و وەکتۆڵە تێکچڕژانی کولتورەکان و فەرهەنگەکان و خێراگەیاندنی زانیاریەکان و کەمبوونەوەی سانسۆر و بربەستەکانە وەکو نووسەرێگەڵێ مردنی گەیتکیپەر و دەرگەوانەکانە بۆ ڕۆژنامەنووسی بۆ گەیاندنی زانیاریەکان. بۆیە بە هەمان شێوەش ڕاستە ئێمە یاسامان هەیە، یاسای باشمان هەیە و ڕەنگە لە هەندێک بواریشە کەم و کوڕیمان هەبێ لە بواری ڕۆژنامەگەریا بۆ یاسا بە تەئکید پێویستمان بە دەستکاریکردن و ئەپدەیتکردن و گۆڕانکاری لە یاساکانە هەیە کە بگونجێت لەگەڵ ئەو عەقڵیەتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و گەشەیە کە ئەمڕۆ لە جیهانە هەیە. و من حەزەکەم ئەو یەک دوو شتیش بڵێم. یەکێ لەو شتانەی کە ئێمە زۆر باسی پێشێلکاری ئەکەین، ڕاستە پێشێلکاری یاسایی نیە و سروشتی نیە و نابێ هەبێ، بەڵام لە بوونی پێشێلکاری لە هەرێمی کوردستانە شتێک نییە تایبەت بێ بە هەرێمی کوردستانەوە. ئێمە کە راپۆرتەکان ئامادەکەین ساڵانە ئاگاداری راپۆرتەکانی جیهان هەین، سروشتی کاری ڕۆژنامەنووسی تەنانەت لە کۆمەڵگە پێشکەوتوەکانیشان بە شێوازێک کە هەر سروشتەکە وایە کە پێشێلکاری دروست ئەبێت، بەڵام باشتر ئێمە کە بتوانین پێشێلکاریە توندەکان نەیەڵین و هەتا بتوانین کەمتری بکەینەوە. و ئەوەش ینی ئێمە ئەوە بزانین کە دەرهاویشتەی کە ئەو یاسانەی لە هەرێمی کوردستانە دەرئەچێەوە ئەو ممارەسە کارە ڕۆژنامەوانەی لە وڵاتەکانە لە وڵاتێکا دەرئەچێت و بەستەی عەقڵیەتی حکوومەت و عەقڵیەتی سیستەمە حکومڕانیەکەیە. ئەو ئازادی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە و ئەو یاسا ئازادانەی کە لە هەرێمی کوردستانە کە ئەمە قسەی ئێمەنێ، قسەی چاودێران و خەڵکانێکی یاسایی تەنانەت بیانیشە کە دیراسی یاساکانی ئێمەکەن بە تایبەتی یاسای ژمارە 35 بە یاسایەکی زۆر لیبراڵ و یاسایەکی زۆر دەستکراوە و یاسایەکی ڕێکوپێک ناڵین کەم و کوڕینیە، بەڵام تا ڕادەیەکی زۆر زۆر باش لیبراڵە. ئەمەش ئەومان پێ ئەڵێت کە عەقڵیەتی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هیچ بۆشاییەک نییە یاخود هیچ کەم و کوڕێکی نییە. دەمەوێت بزانم وەک پسپۆڕێکی بواری ڕۆژنامەوانی هیچ بۆشاییەک لەو ڕێنمایانە ئابینن کەم و کوڕەکەی لەکوێیە؟ با ئەو جملەشم تەواوکەم دێمە سەر ئەوە. ئێمە ئەو ئازادی و یاسانێک کە لە هەرێم و ئەو ممارەسەی کاری ڕۆژنامەنووسیە کە هەیە لە هەرێمی کوردستانە کە بە تەواوەتی ئەتوانم تا ڕادەیەکی زۆر بەرزتەبەنی یاسای لیبراڵی کردووە کە هەر کەسێک دەتوانێت خاوەنداریەتی میدیا بێت و ئازادیەکی تەواو هەیە. من پێم وایە زۆر هیچ شتێک نییە ئێمە لە ڕاگەیاندنە نەوترێ لە سۆشیەل میدیا نەوترێ، واتە ئازادێکی بەرچاو هەیە ئەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی حکومڕانیەکە کە عەقڵیەتی حکومڕانیەکە تەقەبولی ئەو ئازادیە ئەکات و ئەو بواری بە ئەو ئازادیە داون. ئەمان کاتە ئەو بڵێ یعنی من ئەوەم باس کرد کە لەگەڵ گەشە سەندنی کۆمەڵگاکانەوە بە تایبەتی گەشەی تەکنەلۆجیا زۆر یاسای زۆر بوار پێویستی بە ئەپدەیتکردن و بە چاکردن هەیە. یعنی کاتێک ئێمە ئەڵێن یاسایەک ئەپدەیتکەینەوە یا پیاچوونەوەی بۆ بکەین یا یاسایەکی دەرکەین، باسەکە تەنها هەبوونی کەم و کوڕی و بۆشایی نیە، هەبوونی کەم و کوڕی و بۆشاییش زۆر جار ئیجابیاتە، کەواتە ئەگەینە ئەوەی کە ئێمە گەشەیەکی باشمان لە بواری میدیا لە ڕووی تەکنیک، لە ڕووی ممارەسە، لە ڕووی پرۆفیشناڵی، لە ڕووی هەبوونی کەناڵ، لە هەبوونی ڕۆژنامەنووسی زیاتر لە ژینگەی میدیاییمان فراوان بووە، بۆیە بۆشایی یاساییمان بۆ دروست بووە. پێویستە بەو بۆشایە بەڵێ ئێمە بێ پێویستمان بە یاسایەکی گشتگیری شمولی هەیە لە هەرێمی کوردستانە بۆ کاری ڕۆژنامەنووسی. ئێمە ڕاستە یاسای ژمارە 10 ساڵی 93مان هەیە، چاپەمەنی یاسای ژمارە 35مان هەیە، یاسای خراپ بەکارهێنانی ئامێری ئەلەکترۆنیمان هەیە، یاسای ژمارە 1مان هەیە، بەڵام ئەمانە ڕاستە هەریەکە لە بوارێکە توانیوێتی بەشێک لە کاری میدیایی ڕێک خات، بەڵام ئەم سەردەمەش سەردەمی میدیای نوێیە، سەردەمی سۆشیەل میدیایە، سەردەمێکە کە هەموو کەسێک لە ناو کۆمەڵ
کۆمەڵگا بووەتە ڕۆژنامەنووس و ئەتوانێت مامەڵە بە معریفە و زانیاریەکانەوە بکات و کارێکی ڕۆژنامەنووسی بکات و شت بڵاو کاتەوە. بۆیە هەبوون و بۆشاییەکە ئەوەیە کە ئێمە گەشەیەکی باشمان کردووە، پێویستمان بە یاسای زیاتری ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی هەیە، پێویستمان بە یاسایەک هەیە کە سوشیال میدیا ڕێکخا، بەڵام ئەمانە هەمووی بخەینە چوارچێوەی یاسایەکی گشتگیرەوە. بۆ نمونە ناکرێتەوە یاسای چاپەمەنیت هەبێ سوشیال میدیات نەبێ، یا چاپەمەنی لەلایەکۆ بە شێوازێکی شپا سوشیال میدیا لەلایەکۆ. هەتاوەکو ئێستا ئەم یاسانێ بەرهەماتون دەستکەوتن، بەڵام ئێستا دەبێت بکەینە ژێرچەتری یاسایەکی گشتگیری شمولیەوە. بەڵێ سپاس دەکەین دکتۆر نەزاکەت حوسێن پسپۆری بواری ڕاگەاندن و هەروەها سەرۆکی لیژنەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵمان بوویت. سپاس.